بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، ئێمە ئەمڕۆ سەردانی هەڵەبجەمان کرد و لەوێدا چوین بۆ کارگەی درومان و چنین. لەم کارگەیەدا کۆمەڵێک دیزاینی زۆر جوان و ناوازە ڕەچاو ئەکرێ و دروست ئەکرێت. ئێمە هەوڵە دەین کۆمەڵێک دیمەنی جوان و ناوازە لەم کارگەیەدا بۆی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. ئێمە ساڵێک و 6 پێش ئێستا ئەم بیرۆکەیە پێشتر ئەم خانمە بەڕێزە کە ناوی ڕەبابخانە کە 3 کارگەیتری هەیە لە وڵاتی ئێران سەردانی ئێرەی کردبوو، سەردانی پارێزگای هەڵەبجەی کردبوو. قایمقامی ڕابردوو ئەم قایمقامە نوێکەنە ئەم برا ئازیزەی تری لێبوو، ئەمی بینی بوو باسییان کردبوو کە بێن بۆ ئێرە. والحاصل دوای ئەو گەڕا بۆ نەهاتبوون. منیش بە حکمەوەی سەرۆکی ڕێکخراوە مەدەنیەکانم دیاریمان بۆ مناڵی بێسەرپەرشت ئامادە کرد. لە پێیجەکەمان ڕۆژێک ئەم ژنە ئازیزە نامەی بۆ ناردم ئەتوانم دیاری بۆ 200 مناڵ ئامادە بکەم. لە ڕێی ئەم دیاریەوە من چوم دیارەکان وەرگرم لە کارگەکانی ئێران. ئەم ژنم ناسی سێری کارگەکانم کرد، شتێکی زۆر تایبەت بوو. ژنان زۆر کار ئەکەن لە ماڵی شەوە جلوبەرجیان دێنا کە دروستیان کردبوو. تم ئەمە شێوتەوە لە ماڵی شەوە مەچینە باتە ماڵەوە کارەکە ئیماڵیشان بۆ سەرفەکەی. بیرۆ کاتمەش مەوتم باشە بۆ نەڕۆین لە کوردستان هەمان کارگەدا بنین. تیاخر ئەبێت تۆ پشتیوانیم کە یا شەریکبی لەگەڵ مەوتم بەسەر چاوەکانم شەریکە بم بەس ئەم خزمەتە بەرینە کوردستان. ئەوە بوو ڕەزامەندیان دەربڕی و هەم لە هەمان کاتیشە بۆ ڕەزامەندی دەوڵەت ئێرانیش پێویست بوو ئەوەشیان کرد. من هەڵەبجەم هەڵبژارد بۆ خۆم خەڵکی شاری سلێمانیم. هەڵەبجەم هەڵبژارد بە حکمەوەی کە بەڕاستی هەڵەبجە بۆتە ناسنامەیەک بۆ گەلی کورد، بە هەزاران شەهید بە کۆمەڵ خنکێنران لەلایەن درڕندەترین دەسەڵاتی حکوومەتی بەعەس. وتمەکو وەفایەک ئەو خوشکە ئازیزانە و ئەو دایکە ئازیزانە و کەوا بەم شێوازە ئەم مێژوایان بەسەرا هاتووە با بتوانم خزمەتێکیان پێ بکەم. بیرۆکەکە لەوە هات کە لەگەڵ مەحافظا قسەم کرد و هاتین ئەو کاتە کە عەبدوڵڵا مەحافظ بوو پێشوازێکی گەربی لێ کردی سوپاسی یەکەم. هەموو دایرەکانیش بە هەمان شێوە تاوەکو ئەم خانۆمان بەکرێ گرت وتیان دوای زەویتان بۆ دابینەکەین. ئەوە بیرۆکەکە بوو. کاک حەسەن، حەزەکەم باسێک لە گرنگترینە و ئامێرانە بکەین کە لەم کارگەیەدا هەیە. ئایا لەم کارگەیەدا چەند ئامێر هەیە و ئامێرەکان ناویان چییە و جیاکەرەوەی ئەم ئامێرانە چییە لە ئامێرەکانی تری دوورین؟ ئەم ئامێرانە ئامێرێکی چنینی ماڵین کە دەکرێت بیبیتە ماڵەوە و لە ماڵی خۆت ئیشی پێ بکەیت. پێویستی بە کارەبان نییە، دروستکراوی یابانە، زۆر سادەیە و کارپێکردنی ئاسانە. کە پێکاتووە لە مێز و خودی ئامێرەکە و دەستکەکەشی. سوودی ئەم پارچانەی کە باست کرد سوودەکان چییە؟ هەموو ئەمانە پێکەوە بەکرەکە دەکەن بە پۆشاک. هەر پۆشاچێک، هەر شکڵێک، هەر دیزاینێک، هەر نمونە کارێکت بوێ ئەتوانی بەم ئامێرە بیچنی. دەتوانی بەم ئامێرە زیاتر لە 11,000 شکڵ و دیزاینی پێدروست بکەیت هەر بەدەست. لەم کارگەیەدا چەند ئامێری لەم شێوەیەتان هەیە؟
نزیکەی 35 ئامێر کاری پێدەکرێت. لەناو ئەم کارگەیەدا تەنیا یەک جۆر ئامێرتان هەیە؟ لەم کارخانەی ئێمەدا 5 جۆر لەم ئامێرانە بەکاردەهێندێ: چنینی گەورە، چنینی ورد، چنینی سادە بە مەتاتیشەوە و چەند مۆدێلێکی جیاواز لە 820 بگرە هەتا 895. من ئێستا کۆمەڵێک قیاسات دەبینم لەسەر ئەو ئامێرە. ئایا ئەو قیاساتانە بۆچی بەکارێنرێ؟ بۆ قیاسە جیاوازەکان و دیزاینە جیاوازەکان و ڕەنگی جیاواز هەموو جۆرە پۆشاکێک دەتوانی بەم ئامێرە بچنی هەموو جۆرێک. زۆرترین ئەو ئیشانەی کە بەم ئامێرە ئەیکەن چ جۆرە ئیشێکە، چ جۆرە دیزاینێکە؟ هەموو ئەو پۆشاکانەی کە بە بەکرە دەچندێن بە شلیلە دروست دەکرێن، ئەتوانی بەم ئامێرە بیانچنی. حەزەکەم باس لە جیاوازی ئەمە بکەین لەگەڵ ئامێرەکانی تر لە ڕووی سورعەتەوە. ئایا ئەم ئامێرە سورعەتترە لە ئامێرەکانی تری ئەوەی کە ئافرەتان بۆ خۆیان لە ماڵەکانی خۆیان بەکارێنیان ئەمەیان سورعەتیان ئەوەی تریان؟ پۆشاکێکی چنراو ئەگەر بەدەست بیچنن زیاتر لە 2 مانگی پێدەچێت. لە کاتێکدا کە لە ماوەی 3 سەعاتدا دەتوانی بەم ئامێرە ئەو پۆشاکە بچنی. واتە کارەکەت 100 هێندەی ئاسانتر و خێراتر ئەنجام دەدرێ و کوالێتیەکەشی بەرزترە. کاک حەسەن، حەز دەکەم ئەم جیهازەمان بۆ باسکەی بۆمان شیکەیتەوە، یعنی لە چی پێک دێت؟ شکڵی ئەم جیهازە حەز دەکەم ئەومان بۆ باسکەیت. ئەمە دەستکی ئامێرەکەیە. هەموو ئەم دەرزیانە بەناو ئەمانەدا تێدەپڕێ و چنینەکە ڕوودەدات. لە جێی ئەوەی بەدەست بیانچنین هەر بەم دەرزیانە و بەم دەستکە ئەنجامی دەدەین. وە لە ڕێگەی ئەمەوە ئەم بەکرە لە ڕێگەی ئەمانەوە دەچندرێت. ئاریاڵەکەیەتی و لە ڕێگەی ئەم بەکرەوە دەکێشرێ. پیاسی بەکرەکە ڕێک دەکات ناهێڵێ شل بێتەوە. ئەمەش کارتەکەیت. لە ڕێگەی ئەم کارتەوە نەخشە و دیزاینەکە دێتە سەر ئامێر. ئەم کوانە دەبنە هۆی ئەوەی کە دەرزیەکان یەکەیەکە دێنە پێشەوە و چنین ڕوودەدا. هەر بەم کارتە هەموو ڕەنگێکیشی هەیە، دەتوانی 1 ڕەنگ، 2 ڕەنگ و تا 4 ڕەنگ بچنێت. هەر پۆشاکێک دەتوانرێت بە 4 ڕەنگ بچندرێت. لەگەڵ ئەوەش هەموو دیزاینەکان دەچنێ. و زۆرترین شتێک کە لەم ئامێرەدا تەواو دەبێت هەر ئەم دەرزیەیە کە ئێمە فێرخوازەکانمان فێر دەکەین خۆیان دەتوانن لە ماڵەوە چاودێری ئامێرەکەیان بکەن تا ئەوەی ئێمە بڕۆین. خۆیان ئەتوانن ئەوانە بگۆڕن و پاچی بکەنەوە. هەر ئەوەندە چنین زۆر ئاسان دەکات، سۆریش سادەیە. ئەم بینایە 3 قاتە، قاتی زەمینی هەیە و 2 قاتە، 240 مەترە. ئێمە مشتریمان هەیە، مەسەلەن عەقدیان لەگەڵا ئەکەین، بۆ نمونە چەند بەڕێزێک هاتوون ئەڵێمان تۆ بۆ من دابنێ، هەیە ئەڵێ عەزیزیەکان بۆ مندا، هەیە ئەڵێ بلوسی بەو شێوازە، هەر یەکە بە پێی دیزاینی خۆی بۆمان دێنێ. ئەوان داواکەن ئەوەڵ 1000 پارچەم لەوەی مەیفرۆشە بێچێکی تر. ئەمەمان کردەوە پێشەنگە قاتی ژێرەوە، هەم مشتری دێ هەم بۆ خەڵکی هەڵەبجەش بە هەمان سعری جوملەدا هەندێنێ. یعنی ئێستا ئەو سعری کە ئیبینی بەسەر ئەم جلو بەرگانەوە سعری جملەیەکە ئەیدین بە خەڵکی هەڵەبجە. لەوەشە جیاوازێکمان بۆ دانیشتوانی شاری هەڵەبجە کردووە. ئێمە کارمەند بەکار نایانین لەبەر ئەوەی تەماڵی دروستە بێ. دەمانەوێت دژە هاوپێچی حکومەتی هەرێم کە لە فەرمانگەیەکە 200 کارمەندی هەیە، 10 دڵسۆزی تێها کارەکە، 190 کەوتووە و تەماڵی ئەکا و
حەقی ئەو دەکەسەشە خۆ ئێمە هاتوومانە بە پێی حەقی و ماندووبوونی خۆیان کارەکەن چەند جۆر من ڕۆژانە مەسەرەن 10 پارچەج لێ دەمێ چێ زیاتر بدورێ ئەوە زیاتر پارەوەرەگرێ ئێمە بڕوانەمە بۆ ئێمە کاریگەری نەبوو بەڵام زۆربەی زۆری خوێندکاری معهەدمان زۆرە خوێندکاری زانکۆشمان زۆرە وەنە خوێندەواریشمان هەیە تەنانەت یەکەم کچ کە وەرمانگرت کە بۆتە ماشەڵڵا زیرێک کچێکە کە ناتوانێت قسە بکە کە مانە ئینەکەی خۆمان پێڵەن کەڕوڵاڵ کچێکمان وەرگرت تەمەنی 14 ساڵ بوو کەڕوڵاڵ بوو بەڵام باشترین نمونەی لێ دەرچوو کە ئێستا ئەتوانێت ڕۆژانە زۆر چەند پارچە جلو بەرجێ بدورێ دروست بکات و بیفرۆشێ ئێمە ئەم خانەوادەیە کە هاتوون ڕەباب خان 45 ساڵەمە کارەکە خۆی وەکو ئەم مەکینەی بافەندەیە کە یەکەم ژنەکە بڕوانامەی سەرۆکۆماری ئێرانی وەرگرتە بێ لە ڕووی دەزڕەنجینیەوە کچەکەشی 3 بڕوانامەی نێودەوڵەتی هەیە لە دیزاینە لە هەمان کاتیشە لە ئەو شادەی بافەندەجی هەیە باوکیشیان کە مێردی ئەو خانماکە حەسەن ئاغایە ئەم لە یابان مهندیسە لە یابان بڕوانامەی وەرگرتووە بۆ دروست چاکردنەوەینی ئەم مەکینانەی کە کارەکەی پێ ئێمە کتێبە تازەکان کە دەرەچێت لەسەر دیزاین و شێوازی جوانی و کوالیتی ئینەکان دەزوەکانی کە قوماشەکەی پێ دروست دەکەین ئەم لوسانی پێ دروست دەکەین دەگەڕین بە دوای چاکترینە بۆی نرخی کارگەکەمان دانەبەزێنێ دیزاینەکەمان هەموو تورکیە ئەڵمانیە ئیتالیە هەمووی تایە یعنی تەنانەت ئێمە بەس ئەوەیە ئەمان تورکی ئێرانن هەرچی ئەو کەلوپەلانی ئێرە سەیری کە نرخەکەی تورکیە ئێمە چەندین کەس بۆ شێوازە هاتووە خۆی حەزی لە بلوسێ کردووە وتوێتی لە ئینتەرنێتە شێوازێکی حەزی لە بلوسێ کردووە لە ماوەی 72 ساعت هەیەمانەتەوە کاک حەسەن ئەمێ باسێک لە مەینتێنانس واتە سیانە بکەین ئایا ئەم ئامێرانەی ئێوە پێشەوەی تووشی کێشە ببن ئێوە سیانەیەکەن بۆ ئەوەی تووشی هیچ گرفتێک نەبنەوە ئەم ئامێرە زۆر سادەیە کێشەیەکی ئەوتۆی بۆ دروست نابێت هەموو کەسێک دەتوانێت چنینی پێ ئەنجام بدات بە کەمێک فێرکاری ئەوەش نەخشە و شێوەی چنینەکەیە کە دەبێت فێر بن بۆ نمونە چنینەکەی هەر ئەمەیە واتە من یەک جار دەستکەکەم هێنایە ئەم سەر بە ئەندازەی 5 بۆ 10 دەقیقەی دەستچنێکم چنی هەر جارێک ئەم دەستکە دێتە ئەم سەر و دەچێتە ئەو سەر ڕیزێک دەچنێ هەر ئەوەندە زۆر سادەیە وە زۆرترین شتێک کە لەم ئامێرەدا خراپ دەبێت دەرجەکەیەتی کە ئەویش بە فێرخوازەکانمان وتووە چۆن بیگۆڕ ئەم مادەیە لە ستیل دروست کراوە ستیلە ستیلی ئێسپەنجایە ئێسپەنجا ئەی تووشی ژەنگهێنان نابێت نا ئەسڵەن ژەنگ ناکە 50 ساڵیش دەکە کاک حەسەن حەزەکەم باس لەو گرفتانە بکەی کە تووشی ئەم ئامێرا بێ زۆرترین ئەو گرفتی کە تووشی ئەم ئامێرا بێ چ گرفتێکە کێشەیەکی ئەوتۆی بۆ دروست نابێ مەگەر پارچەیەکی بشکێ ئەویش کە دەشکێت دەرزیەکە و فێرمان کردن چۆن بیگۆڕن و خۆیان دەتوانن بیگۆڕن وە شوێن بەکرەکەی هەندێک جار ئەوانەی گیر دەکەن بورغۆیەکە دەیکەیتەوە و پاچی دەکەیتەوە و ئەم ئامێرە زۆر سادە و ئاسانە کێشەیەکی قورسی ئەوتۆی نییە
زۆر سادە و ئاسان هەموو کەس دەتوانێت چاچی بکاتەوە. ساڵی جارێکیش تعمیر و پێداچوونەوەی دەوێت کە ئەویش ئێمە ئەنجامی دەدەین. بۆ نمونە ئەگەر یەکێک لەم دەرزیانە شکا ئێوە چۆن ئەم دەرزیە ئەگۆڕن؟ پێویست نییە من بیگۆڕم، خودی کەسەکە ئاسانتر وەک من بە دەرنەفیزێک ئەم دەرزیە دەگۆڕێ. ئەو کەسەی کە ئیش ئەکا لێرە بۆی ئەتوانێت بەڵێ خۆی دەتوانێت ئەوە ڕاکێشێتەوە دەرەوە ئەو دەرزیە دەردەکات. تەواو دەرزێکی تازە دەهێنێ دەیخاتە شوێنەکەی. دووبارە ئەمە دەخاتەوە جێی خۆی و زۆر بە ئاسانی. سادەترین ئامێری چنین لە جیهاندا ئامێری برادێرد لە دروستکراوی وڵاتی یابان. ئەمە بە کارەبا ئیش ناکە. دەکرێت بە کارەباش ئیشی پێ بکەی، بەڵام پێویست ناکە. هەر بەدەست دەتوانی کاری بکەیت. پلانی داهاتوو بەڕاستی من پێم ناخۆشم قسەیەکەم بەداخەوەم بۆ ئیدارەی هەڵەبجە کۆمەڵێکیان هەن کە مەربوط نین بە کارەکەی ئێمەوە بۆ ئاسایش و پۆلیس و کارەبا و دام و دەستگا ئەوانە هیچ لەمە هیچ گوناهێکیان نییە، بەڵام بۆ نمونە مەحافظ قایم قامیەت شارەوانی هەرچەند ئەم سەرۆکی شارەوانش لەمایە تاوانی نییە چونکە بەڕاستی هاوکاری زۆر کردوین ئەمەی ڕابردووە هەڵەکانی سەرۆکات شارەوانی ڕابردووە. ئێمە 8 مانگ و 7 ڕۆژ مامەڵی زەویان بێمە کرد. من لەسەرەوە بەڵێنەی کە بە خەڵکی هەڵەبجەمدا بوو کۆمپانیایەکم هێنا کە لە ماوەی 1 ساڵە کارگەیەکی 1500 مەترین بۆ دروستکە 1500 مەتریشمان زەمی وەرگرت بۆی بتوانین جێگەی 500 ژن ببێتەوە بەلانی کەمەوە. بەلانی کەمەوە 500 ژن بێ لەو کارگەیە کار بکات چیتر لە ماڵەوە کار نەکەن. مەسرفێکی زۆریان بە من کرد کەوا ئەو کەلوپەلو پێداویستیانی هێنام بۆ هەڵەبجە بۆی ئەو بەڵێنیدا لە 9 مانگ تەستیم بکە. هەموو شتێکی یاساییان بە من تاو کرد تاپ سورەقەی تاپ و تەسبیت حدود و ئەو ڕۆژێک کە چوون بیستم دەست بەکار بم بۆ خزمەتی ئەم شارە کۆمەڵێک کەس هاتنە سەر خەت هاتنە سەر زەویەکە قەتعەیەکیان دانا وتیان ئەم زەویە زەوی ئێمەیە مەحافظیش بێ شارە حتا بە سەرۆی شارەوانیان گوت بوو بە ئاربجیت کوژین بە تەلەفۆن بیان گوت بوو گوێی مەحافظە بڕین ئەم قسانە ببورە لە تەلەڤیزۆنا باسیەکەم. یعنی ناکرێ لە شارێکی ئاوایە ئەم جۆرە ئوسلوبانە بەکار بێ. زۆر کۆمپانیا هەن ناویان ناڵێم هەمووتان خۆتان نەزانن کۆمەڵە کۆمپانیا هاتوتە هەڵەبجە بەقەدەر حکومەتی باز زەویەکانی هەڵەبجان جینۆساید کردووە. ئەی بۆ ئەو بەڕێزانە و ئەو مەسوولانە و ڕۆژە لێرە ئامادە نەبوون کەسێ بەرگری لەم شارە نەکرد. ئێمە کە هاتین خزمەت بکەین داوا هیچمان نەکردووە دەمانەوێت شوێنێکمامەنێ خزمەتی خەڵکی پێ بکەین نەک وەک ئەوان کە 100 مەتریان بۆ خەڵک کردبێ بە بینا 200 مەتریان لێ خواردون لە شاری هەڵەبجە. ئەمە جینۆساید نییە، بەڵام بەداخەوە ئەوان ڕێزیان زیاتر بوو لە ئێمە بۆ ئێمە لەسەر ئەوە بڕیارمانداوە بچینە شاری سلێمانی، بەڵام ئەو خانمازانەی کە لێرە وەرگیراون و تەمرینیان کردووە دڵنیا بە کۆمەڵەکیان لێ هەڵبژێرین ئامبەی بە مامۆستا بۆ شاری سلێمانی یانەوە تا لێرە شوێنێکیان بۆکەینەوە بۆی ئەو جلوبەرگەی دروستیەکەن ئێمە بۆیان ساخینەوە. ئەچینە هەولێر خانەقینەوە بەڵێنمانداوە قەڵازی تایە حتا کەرکوچی تایە. لە دوای ئەوەی کە 2 مانگ ڕاهێنانمان بینی توانیمان شتێکی باش بەدەست بینین لەسەر مامێرانە. ئەمە یەکەم کارگەیە کە هاتوۆتە هەڵەبجە کارێکی زۆر زۆر باشە شتێکی زۆر جیاوازە لە هەموو ئەو شوێنانەیانی هەڵەبجە بۆ هەڵەبجە شتێکی زۆر جیاواز بوو کۆمەڵی خانم توانیان دەوری خۆیان ئالێرا ببینن ئەتوان لەسەر پێی خۆیان ڕاوەستن. من بە خۆشحاڵیەوە توانیمە بەردەوامی بەکارەکەم بم ئەمەوێت زیاتریش بەردەوامی پێبم ئەوەی کە ئەوێ بێتە ئێرەوە ئەتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ هەم لە کاری دیزاین و لە بواری چنینە شتێکی زۆر جیاوازە. پێم خۆشە ئەوەی کە حەزیلەتی ئەوەی کە هیچ لایەنێکی مادی هیچ شتێکی نییە ئەتوانێت بێتە ئێرەوە کارە بکات و بۆ ئەوەی بۆ پاشەڕۆژی خۆی زۆر باشە.
نیگار خەم حەزەکەم باسێک لە دیزاینکەی زانین دیزایانی ئەو جلوبەرگانە و ئەو کاڵانی ئێوە لێرە تۆ وەکو دیزاینەرێک دیزاینەکان چۆن دروست دەکەن و لە کوێوە دێت؟ ئەم ماکینە خۆت دیزاینی هەیە زۆرتر لە 1500 دیزاین لەم کتێبە هەیە شەبەکە دۆڕەنگ بارجەستە مەحبابی هەموو شتێک هەیە ئەم کتێبە لە کوێوە هاتە بۆ ئێوە؟ هەر ماکینەی خۆت 1500 نەقشی جیاواز هەیە ئەمە هیچ بۆ نمونە جەنابەت عەکسی ئێهێنی ئێلێ حەزەکەم ئەم نەقشە لەسەر جلی من بیدوری ئەتوانیم لەسەر ئەم کارتانە هەر نەقشی کە بەدڵتانە دروست بکەین جیاوازیت نییە بڵێم ئەم نەقشە نابی نه هەر نەقشی کە هەستان هەبی ئەتوانیم لەم کارتانە دروست بکەین بۆ نمونە ئێمسال لە بازار مەسەل گوڵ مۆدە ئەمەش ئەتوانین ئەم نەقشە گوڵە لەمە دەرهێنین دوایی کچەکان ئەچین هەموو شتێک فێرەکەم من لێرە بەس ئەلێن کارتەکە لە من وەرەگرین دوایی ئەچین سەبارەت بە ئەوەی کە چی ئەچنین ئەمە زۆرتر جلی ژنانە و میناڵانە ئەچین جلی ژنانە من نەڵێم بە شیوازی بۆ نمونە جلی ئیرانیە جلی تورکیە نه من هاتووم بۆ هەریمە کوردستان عێراق گەرەک جلی ئەیچنیم کە ژنی کورد حەزەکە لەبەریکە من هەر ڕۆژ کانالێ مۆد کانالێ فەشن مۆدە ئیرانی هەموو شتێک سەیرەکەم بەڵام لێرە ئۆجلانە ئەیدورم ئەیچنیم کە بەسەر جلی کوردی گەرەکتانە یەک پرسیار لێرەیە یەتە پێشەوە بۆ نمونە تۆ خۆ دۆکو دیزاینەرێک هیچ دیزاینێکت کێشاوە بۆ نمونە من یەم بۆ ئێرە ئاڵێم دیزاینێکم بۆ بکێشن بە پێی سەلیقەی خۆتان تۆ بۆ خۆت دیزاینی کێشاوە لێرە و پیشانی بە خەڵکی بدەن من نوێنەری جلی حجاب لە ئیرانم هەر جلی کە گەرەک کۆمپانیای حجاب ئەیچنی من ئەم نەخشانە بۆیان ئەیهێنم لێرەش جلی حجاب جلی دەرۆ جلی ماڵۆ هەر دیزاینی خۆم ئەیکشم ئەیدەم لە بازار ئەتوانم هەر شتێک پێویستم بود ئەمەشی دروست دەکەم ئەو دیزاینەی کە ئەیکێشیت پێویستی بە هیچ موافقەتێک نییە لە هیچ شوێنێکەوە دەرچیان ڕاستە و خۆ یەکسەر ئێوە لێرە دیزاینەکە من موافقم هەیە لە ئیران نوێنەری جلی حجابم بەس ئەگەر شەهادەت هەیە بەڵێ بەڵێ شەهادەکەت لە چ بوارێکە؟ ئێمە وەزارەتی ئیشمان هەیە وەزارەتی کار من نوێنەری وەزارەتی کاری ئیران وەکو دیزاینەرێک بەڵێ ئەی وەکو پلانی داهاتووت بۆ نمونەتە وەکو دیزاینەرێک چ دیزاینێک بە مێشکتایەت بۆ ئەوی بۆ هەرێمی کوردستان بکێشن؟ من هاتم بۆ هەریمە کوردستان بینیمە زۆر ڕەنگی جیاواز بەکار ئەیهێنین بۆ نمونە ئێمە زۆرتر لە ئیران ڕاش سوور قەحویی ئەم ڕەنگانە سابت ئیتر هیچ لەبەر نایکەن بەڵام لێرە زۆر ڕەنگەکانی خۆشە جیاوازە ئێستا لێرە دۆڕەنگچینینمان بەڕاستی زۆر نەخشی جیاوازەی چنین ڕەنگەکانمان زۆرە زۆرتر ژنان حەزەکەن جلەکانیان ڕاستی لەبەریان زۆر بە ڕێگی ئەوێستن شۆل نابی تەسک نابی ئەم دیزاینانە مەخصوص بۆ هەریمە کوردستان عێراق تۆ دیزاینەرێک بیرت لەوە کردوتەوە کە دیزاینی حیجاب بکێشی لە هەرێمی کوردستان چونکە ئێمە ئێستا بینین حیجاب لە هەرێمی کوردستان داواکارێکی زۆری لەسەرە و سعرەکەشی تا ڕادەیەکی زۆر گرانە ئەو سعرانەی کە ئێمە بینیمان لێرە سعرێکی مناسیبە تۆکو دیزاینەرێک بیرت لەوە کردوتەوە هەمان حیجابی بازار کە بۆ لە تورکیاوەیەتە ناو بازارەکانی هەرێمی کوردستان تۆ وەکو دیزاینەرێ لێرە بیکێشیت و پێشکەشی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی کەیت لە هەرێمی کوردستان زۆردار تەنورە لە بەکار ئەیهێنین ئێمەش تەنورە لەگەل بلوز لەگەل مانتۆ هەموو شتێک دیزاینمان کردو امیدوارم که این حەزەکەم ئەم نەخشانە کە ئێمە دیزاینمان کرده بە دڵی ژنانی کوردستان شەبی ئێوە نەخشەکانتان لە چی دروست ئەکەن کە کاتێک دیزاینەکەتان کێشا نەخشەکان هەر لە یعنی مەبەستمەوە لە چ شتێک دروستیەکەن لە بەس ئەم کارتانە هیچ شتی پێویست نییە بەس ئەم کارتانە من لەسەر ئەم کارتە نەخشەکە دروستیەکەم بعد بشلی لە بەدەزوو بە هەر شتێک ئەتوانن بیشن
هیوادارم ئەوەی بەسەر من هات لە هەڵەبجە بەسەر ئەو کەسانەی ترانەیە ئەو پارەی لێرە سەرفم کرد ئەگە بەزنسی کاری ترم پێ بکردایە لەوانەیە ئێستا ئەگەر نەڵم نیوانوی پارەکە ڕبعێکی ئەو پارەم خسوود کردایە بەڵام لەوەتای هاتووم بۆ هەڵەبجە لە زەرەر زیاتر بەرمن نەکەوتووە بەحسا بەمە هاتووم و بەرهێن بم خزمەتی ئەم شارە بکەم هیچ هاوکاریەک بۆ من نەکرا لەلایەن حکومەتەوە لەلایەن دام و دەستگاکانەوە ئللا تەنانەت بە قسە تۆ برای گەورەی تۆ بەو شێوازەی دەستخۆشی لێ یەکەین دەستخۆشیم لێکراوە من دەستخۆشیەکان لەسەر چاوان ئەوە ڕێزی لێ دەنێم یعنی ڕێزی لێ دەنێم کە تۆ دەستخۆشی لە من ئەەکەی بەڵام من بە قانونی زەوی دیاومەتێ بۆ معقولە من زەویەک وەربگرم پاش 8 ساڵ پێش من درابێ بە کەسێکی تر ئەم جۆرە غەڵەتانە لە ئیدارەی هەڵەبجە هەیە و تەنانەت پرسیارم کرد ئەڵێ لە هەڵەبجە هیچ زەویەک نییە کە سێ خاوەنی نەبێ بۆیە داواکارم لەو بەرهێن ڕوونەکەنە شاری هەڵەبجەوە منیان لێبێ ئەمە حقیقت بۆ ئاڵم کە ئەمە زۆر ناخۆشم قسەی بکەم پێشتر خۆیان تەواو ئەوەی دەیوێ خزمەت بکە ئەبێ بچێ جوان جوان مۆزوعەکان پاکە وەکو من نەکا کە بەدڵسافی هاتم بۆ شاری هەڵەبجە خزمەت بۆ خەڵکە بکەم نەمزانی کە شارەوانی هەڵەبجە لە ڕابردووە بە ئارەزوی خۆی زەوی دابش کردووە بەسەر 4 کەسە ئەم مەسوول بووە ئەم بەرپرس بووە ئەم کوڕی برادری ئەم حیزبی بووە ئەم خزمی خۆی بووە یاوێتی کەس نازانێ ئەم زەویانە چەند جار دووبارە بۆتەوە دەستیان خۆش بە زەویە دەن بە خەڵکی مستحق من دەستخۆشی لێ یەکەم کابرا خەباتی کردو پێشمەرگەیە حەقە بیدرێتێ یا مەڵبەندی ڕووناگیری پێشمەرگە ئێمە بۆی پێشمەرگە و لێرە ئیسراحە دەکەین زەوی داوە بە مەڵبەندی ڕووناگیری پێشمەرگە دەست و چاوتان خۆش بێ بەڵام بۆ ئیدەیتەوە بە من حەقی خۆیەتی من بەڕێز کاک مستەفا چاوڕۆژ کە قسەی لەگەڵا کردم وتی 8 ساڵ پێش ئێستا دراوە بە ئێمە تۆ بە چه حەقێکێکی سەر زەوی گوتم حەق بە تۆیە کاک مستەفا بەڵام هیچ ئەوەلیاتێک لای شارەوانی نەبووە بە من ئەڵەن لێی نییە کاتێک کە سەریەکەین ئەولیاتیشی هەیە بەڕاستی ئەم هەڵەکان لە شارەوانیە بۆیە ڕێنمایی بۆ بەڕێزانە هەیە کە هەمان بیانەوێ هەمان کار بکەن ئەگە کاری تریش بێ بۆ هەڵەبجە بێ بە حەزەرەوە بێن بۆ شاری هەڵەبجە چونکە بە زەرەرەوە دەرەچن سەرتا منوکو کارمەندێکی ئەم کارگا کە ڕۆژانە دێم بۆ ئێرە دەست ئەەکەین بەچنین بەهۆی ئەم ئامێرەوە ئەم ئامێرە ئەتوانێت تەنها دیزاین و تەنها مۆدلی جیاوازمان بۆ دروست بکات کاری کوژین بەم ئامێرەی زۆر ئاسانە بۆ نمونە بەم ئامێرە ئەتوانین تەنها جۆر چنینی جیاواز بکەین یەکێک لەو چنینانە سادە چنینە کە بەهۆی ئەم ئامێرەوە بێ سادە چنینیش ئەوکو چۆنەڵێ تەنها ئەم بە جوڵاندنی ئەم دەستکە ئەتوانین چەند دەست بکەین بە چنین لێرەیە ئەم دەستکە چەند جار بهێنین لێرە ژمارەی ریزەکانی ئەو چنینەمان بۆڵێ ئێمە بەپێی ریز ئیسەکەین بۆ نمونە ئەگەر بمانەوێ شتێک بچنین بۆ دیاریکردنی خۆڵەکەی یان شتەکەی ئەڵێن لە ریزی بۆ 150 قۆڵ دیاریەکەی بە جوڵاندنی ئەم دەستکەی ئێمە ریزەکەمان بۆ ئەنووسێت و لە شوێنی مەبەستا دەستەکەین بە جیاکردنەوەی خۆڵەکە چەندها مۆدێلەیە بۆ نەسادەچنین تەنها بە هێنان و بردننی ئەم دەستکە ئەبێت لەگەڵ ئەوەیشا چنینی ئەگرمانێ نەخێت دەکەین لەم چنینەمانە ئەوە چەند نەخشمانێ بۆ منە بەرجەستە باقیمانەیە مکتباقیمانەیە لەگەڵ چنینی شەبەکە بەرجەستە باشیەکەیشمان سەرێتا ئەم دوگمەیەکمان هەیە لێرەیە دای ئەگرسێنی کە پێی ئەڵەن دوگمەی کامپیوتەری دوگمەی کۆمپیوتەریدا ئەگرسێنین و کارتەکان کار بە یارمەتی کارت ئێمە کارتەکانمان داخڵەکەین ئەو نەخشانی کە ئەمانوێت چەند نەخش بێت بە یارمەتی ئەم کارتانە کارتەکان خۆی نەخشەکانیان لەسەرە بە ئارزوو خۆمان نەخشەکان هەڵەبژێرین کارتەکە ئەخەینە شوێنی مەبەست ئەخەینە سەر ژمارە 6 دوگمەی کۆمپیوتەریدا ئەگرسێنین و یەک ریت ئەشنی لەگەڵ دابەشکردنی ئەوە دەرزیەکانمان بۆ خۆی بەپێی ئەو نەخشەی کە لە کارتەکە هەیە دابەشە بێ ئەگەر بمانەوێت ئێمە نەخشە بکەین بە بەردەستە ئەمە پێی ئەڵێن دوگمەی بەردەستە چنین ئەم دوو دوگمەیە پێکەوەدا ئەگرین و دەست ئەەکەین بە چنین لە کاتی چنینی ئەم جۆرە نەخشەدا ئەبێ قورسایی زۆر بە چنینەکەمانەوە بکەین بۆی چنینەکەمان تێک نەچێت ئەمە بەردەست چنین بوو لە هەمان کاتە ئەگەر بمانەوێت دوو ڕنگ بچنین هەر هەمان ئەم تاریکە بۆ کورمان کارتەکانی بەرجەستە و مکت و دوو ڕنگ و شەبەکەمان جیاوازە ئێمە بەپێی ئیشەکەمان ئەبێ بزانین کام کارتە بەکارهێنین بۆ کاتێک بمانێت لە ناو نەخشێکی سادەدا کاتێک بهێنین کە دوو ڕنگ بێت بۆ من ئاوا بێت چنینەکەمان لە دوو ڕنگ پێکات بێ ئەوە کارتی من بەسمانە خێنە شوێنەکەەوە و بە هەمان شێوەی پێشوو دوگمەی کۆمپیوتەریدا ئەگیسێنین بەڵام لە بری ئەوە ئەم دوگمەی دوو بەرجەستە باتەدا ئەگیسێنین دوگمەی ناوەڕاست کە پێی ئەڵێن دوگمەی دوو ڕنگ چنین ئەوە داگرین
بەو شێوەیە کە لە کاتی دووڕەنگچنینە سەرەتا شتەکان وێنە پێشێن لە کاتی دووڕەنگچنینە کاتەکەمان ڕێک دەخەین دوگمەی کۆمپیوتەری داگرتێنین یەک ریزەکرین تا دەرزەکان دابەشە من کاتێک کە دەرزەکانیان دابەشکرد ئێمە لە بەرەوەی دووڕەنگە چنێتین ڕەنگی دووەمی ئەو نەخشەی کە ئەمانەوێت وەسڵەکەین بە مەکینەکەوە دوگمەی دووڕەنگچنین داگرین و دەست ئەکەین بە چنین ئیتر بەو شێوەیە هەر نەخشێکمان بێت بە یارمەتی ئەو کارتە و ئەو ئیشانێکە لەسەر ئەم دەستکێکێت و ئاین دەستێنین شێوازێکی تری چنینمان هەیە کە پێی ئەوترێت شێوازی چنینی شەبەکە شێوازی چنینی شەبەکە بڵێ کارتەکانی شەبەکە لە کارتی بەرجستەیان کووت و دووڕەنگ جیاوازە کارتی تایبەت بەخۆی هەیە کارتەکەمانەخینە هەمان شوێنەوە بەڵام چنینی شەبەکە بە یارمەتی دەستێکی تر ئەبێت کە پێی ئەوترێت دەستکی شەبەکە چنین دەستکی شەبەکە چنین کە ئەویش کاتی ئەم دەستە لە لای پێچەوانی ئەمی ترۆ دادەنین ئەویش کاتێ کارتەکی تایبەت بە خۆیمان دانا و شنینەکەمان دەست پێکردەوە توانین بە شێوەی شەبەکە کە ئەم جۆرەیە ئەمە شێوازی شنینی شەبەکەیە ئەتوانی چەندها مۆدێلی جیاوازی شەبەکە ئەمە تەنها یەک نەخشە کە پێی وترێ سادە چنین شەبەکەی سادە چنین و چەند جۆرێکی ترمان هەیە کە بە یارمەتی کارتەکە توانین دروست بکەین سەبارەت بە کاتی چنینی ئەو جلوبەرگی کە ئەمانەوێت بەپێی دەستوبردی ئەو کەسە خۆی کەوتۆ بۆ نمونە کەسێک ئەتوانێت لە ماوەی سەعاتێکە یەک مانتۆ یەک دانەی بەم شێوەیە بچنێەوە هەشمانە مەسەڵەن کاتەکەی زیاترێ بەڵام ئەو پەڕی ئەگەر بمانێت پارچێکی وابچینی ئەو پەڕی 2 سەعاتی دێت نا شتێکی زۆر ئاسان ئەوە بڵێ قورس بێت بەس هەنێک کار بۆ نمونە لە بەرجەستە چنینە پێویستی بەوەیە کە نەخشێکمان هەیە بەرجەستە بۆی لە ڕووی چنینەکۆ دەرەچ ئەو نەخشەمان قورسایی زۆرتر پێکەین تۆزە دەستەکەمان قورسرە بێ بەڵام بۆ قورسێ ناکە بڵێ بتوانم سەختە بۆ من نەتوانم کارەکە ئەنجام بم باسێک لەم بەشەکەین شریلە و بەکرەکان ئێوە چەند جۆر لێرە شریلە و بەکرەتان هەیە و ئایا بە زۆری بۆ چ جۆرە ئیشێک بەکارێنێت بۆ نمونە گەرەکمانە کولاو بیچنیم کلااو گەرەک تۆزی ئەستور بی ئەم شلیلانە بەکارێنێت ئەوە لە کوێ بۆتانێ بۆ ئێوە ئەمانە هەمویان تورکی هەمویان تورکی ئێمە لە ئیرانیش هەم دەزوو هەم شلیلە هەم بەکرە ئەیهێنین بەڵام بە ئەوەی ئەو کە گەرەکمانە بەڕاستی چنینەکەمان لە بازار بەرابەریەکە لە چنینە تورکی زۆرتر شلیلەی تورکی بەکارئێهێنین بۆ نمونە گەرەک ڤەرز مەسەڵەن ڤەرزەکەمان پاییز ئەمە ئەستور نییە بۆ ڤەرزی هاوین ئەتوانین ئەم بەکرانە بەکاربێنین بۆ هەر چوار وەرزەکە بۆ هەر چوار وەرزە شلیلەی تایبەتمان هەیە هەموو شتێک شلیلە دەزوو بەکرە هەمویان تورکیە بەڕاستی ئەتوانیم بڵیم ئەوانە کە ئێمە دروست دەکەین لە بازار لە کوالیتی بەرزتر لە کوالیتی تورکیە چون زۆر بە دقت ئیچنی قیمەتیش سێریش زۆر خوارتر لە جلانی تورکیە جگە لەوە ئێوە جگە لە شەیدا بەکرەش بەکارێنن بەڵێ بەکرەکە بۆ چ جۆرە ئیشێک بۆ نمونە جەنابەت هەزەکەی زۆر تەنک بی
زۆر تەنەکبی ئەو کاتە بەکرە بکار ئێهێنین ئەم بەکرەش بە هەمان ئامێرە ئیشەکە هەمووی دازوو شلیلە بەکرە هەموویان بەوان ئامێرە کارەکە کاری کامیان خۆشترە هی شلیلەکەیان هی بەکرەکە بە دلی من هەمویان خۆشە بەڵام ژنان زۆرتر بەکرە بکار ئێهێنین وەکو ئیشەکە ئاسانترە وەک پارچەیە بی وەک پارچە بەڕاستی من هاتووم لە هەریمە کوردستانی عێراق حەزەکەم دوای یەک ساڵێ بینیم چەندی دوکانێ جێلدورین هەیە ئەوەش دوکانێ چنین هەبی نابی ژنان لە ماڵۆ دانیشن بڵین من نەتوانم ئابووری لەسەر من نییە نە حەزەکەم بەڕاستی هەمووی ژنان لەگەڵ پیاوان لەگەڵ براکی خۆت لەگەڵ دایکی خۆت هەمویان بین فێرە بین ئیشکەن زۆرتر ئێستا هەریمە کوردستان پێویستی بەکارەیە ئەم ئیشە زۆر بەڕاستی دەرامەدی باش هەیە زۆرتر ئەوەی کە دەرامەدی باش هەیە زۆر ئاسانە زۆر لێرە ئەوە بینەکەی زیاترە کاگەحمەد حەزەکەم باسێک لە سعرەکانی ئەم کارگەیە بکەین تۆ ئاماژەت بۆ کرد کە ئێوە پێشانگایەکتانێ ئەم پێشانگا لێرە بۆ منە هەر کەسێک بیاوێت تاڵایەک بکڕێ لە ئێوە ئیتر بە تاک بیامە جملە بێ لێرە سیرەکە و دوای ئەوە لەسەر ئەو نمونەیە بۆی دروستەکەن حەزەکەم باس لە سعرەکان کەین ئایا ئێوە لێرەدا هیچ جیاوازیەکتان هەیە لەگەڵ بازاڕە؟ بەڵێ ئێمە لە جارێکیان لە مقابلەیەکی ترا بۆ هەموو بازرگانەکانی کاچون بۆ تورکیا بۆ سین بەداخەوە ئەو سێ بەرابەرەیەکی خەنەستە جیفانی هاوڵاتی من لێرە بەڵێنمدا وتموەرن ئەو جلوبەرگانە هەمان دیزاینە چون لە سلێمانی تاقیم کردو و پرسیارم کردووە ئەڵێ بە 35,000 ئەوتە بە 18,000 توانی سعرەکان تاقییان کەیتەوە هەر هەمان کوالیتی ئەوەی من کوالیتی بەرزتر ئاگادار بە ئەو لە سین دروستیەکە لۆگۆیش تورکیا لێداوە یعنی دوو جار فێڵ لە خەڵکەکەن ئەم بازرگانە بەڕێزانە دوو جار فێڵ لە خەڵکەکەن یەکەم ئەو لۆگۆی لێ دراوە واقعەت نییە ئەو لە وڵاتی سین دروستیەکە یەتەوە لێرە لە تورکیا لەگەڵ کۆمپانیا تورکیەکە ڕێیەکەوێت لۆگۆکەی لێدا بۆی بە تورکی لێەوە گومرجی لێدرێ دڵەوە لە تورکیاوە دوو جار باجەکەی جیفانی هاوڵاتی منەمە لێرە پرسیارە بکەم کارمەندەکانی تۆ یان ئەو کەسانی کە لێرە ئیشەکەنیان لە ماڵەوە ئامێریان هەیە هیچ مامۆستایەکیان هەیە بۆ نمونە چاودێریان کا بۆ نمونە حاڵەتێک یان هەڵەیەک کە بەسەرانەتیان هەموو هەفتەیەک ڕۆژێکماندانەوە بۆ ئەو نەخشێکەیە کارتەکەتان دوای پیشانەدەم کەمە کاری نیگار خاتوونە دیزاینەرە کارتی تازایان دەداتێ هەر هەفتە ئەوەی کە هەڵەشی کردبێ جلوبەرگەکەی دێنێ لی وەرناگرین چی هەڵەیەکی تیاابێ بچی هەڵەکە چارەسەر بکە دووبارە لە هەفتەی ئایندە بۆمان دێنێتەوە